جموجوڵە سەربازیەکان لە نێو دەریای سوور و کەنارەوەکانی کەنداوی عادەن و گەروی بابولمەندەب چڕتر بوونەتەوە، بە شێوەیەک مەترسیەکانی سەر وزە و بازرگانی جیهانی زیاتر کردووە، بەتایبەت دوای هێرشی حوسیەکان بۆ سەر کەشتیە بازرگانیەکان. ئەمریکا ئێران تۆمەتبار دەکە بە پێدانی چەک بە حوسیەکان بۆ ئەوەی بەرژەوەندەکانی ئەمریکا وڵاتانی خۆرئاوا بکەنە ئامانج. بە گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی، فڕۆکەی بێفڕۆکەوان و ئامێری چاودێری و پەیوەندی و چەک و تەقەمەنی لەلایەن ئێرانەوە بۆ حوسیەکان دابین دەکرێت بۆ هێرشکردنە سەر کەشتیە بازرگانیەکان لە ڕێڕەوە ئاویەکانی کەنداوی عادەن و دەریای سوور لە کەرتی بەندەری بابولمەندەب. حوسیەکان لە بنەڕەتدا شیعەی زەیدین هاوپەیمانی ئێران و دەسەڵاتیان گرتووە بەسەر زۆربەی شارە سەرەکیەکانی یەمەندا. پێش چەند ڕۆژێک ئەمریکا هاوپەیمانی دەریایی فراوانی لە دەریای سوور پێکهێنا بە ناوی هاوپەیمانی ئۆپەراسیۆنی پاسەوانی خۆشگوزەرانی. زیاتر لە 20 وڵات پەیوەندیان پێوە کردووە و ئامادەییان دەربڕیوە بۆ ڕەوانەکردنی هێز بۆ ڕێڕەوە بازرگانیەکان و کەنارەوەکانی کەنداوی عادەن و دەریای سوور. بە گوێرەی راپۆرتەکەی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ، ژمارەیە کەشتی بازرگانی لە کاتی تێپەڕبوونیان بە نێو دەریای سووردا تەواوی هێڵەکانی ئینتەرنێت و پەیوەندی مۆبایل و سەرجەم هێڵە ئەلکترۆنەکانیان کوژاندوتەوە بە مەبەستی خۆپاراستن لە هێرشەکانی حوسیەکان. بەڵام کەشتیەکی ئێرانی لە ڕێگەی ئامێری ڕادار و چاودێریەوە زانیاری وردی گواستۆتەوە بۆ حوسیەکان بۆ ئەوەی ئامانجەکانیان لە ڕێگەی درۆنەوە بپێکن. ڕۆژنامەکە لە زاری بەرپرسێکی ئەمریکیەوە دەڵێ حوسیەکان بە هیچ شێوەیەک خاوەنی ڕاداری هەستیار و تەکنەلۆژیای چاودێری پێشکەوتوو نین. ئەگەر هاوکاریەکانی ئێران نەبێ، بێگومان زۆربەی موشەکەکانی حوسیەکان دەکەونە نێو دەریاوە بێ ئەوەی کەشتیەکان بپێکن. بە گوێرەی زانیاریەکانی بەرپرسانی ڕۆژئاوا، هاوکاریە سەربازیەکانی ئێران بۆ حوسیەکان لە ڕێگەی تیمێکی سەربازی سەر بە سوپای پازارانی ئێرانەوە ڕێک دەخرێت. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ئاماژەی بەوەش کردووە کە ئەمریکا لەم قۆنەغەدا کە جەنگی ئیسرائیل و حەماس بەردەوامە هەوڵەدا ڕۆڵی ئێران لەو جەنگە و لە تەواوی ناوچەکەدا سنووردار بکات و ئارەزووی کردنەوەی بەرەیەکی دیکەی جەنگ بۆ ئیسرائیل ناکە. ئەو ناوچەی دەریای سوور کە دووچاری ئالۆزی و گرژی بۆتەوە، ڕێگەیەکە لە بەرتەسکترین ناوچەیدا پانیەکی نزیکی 32 کیلۆمەتر دەبێت. دەکەوێتە سنووری بەندەری بابولمەندەبە و کەنداوی عادەن دەبێسێتەوە بە دەریای سوورەوە، لەوێشەوە بە نێو دەریای سووردا دەچێت بەرەو کەناڵی سوێس لە میسر. ئەم شوێنە ڕێگەیەکی بازرگانی سەرەکیە بەرەو ئەوروپا.